سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی هەروەها بایکۆتکردنی هەڵبژاردن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزا لا پەیوەندیە نێودەوڵەتیەکان. دکتۆر بەخێر بێن. زۆر بەڕێزی زۆر سپاس دکتۆر. بە لە نوێترین دۆخ لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین کە پارتی دیموکراتی کوردستان بڕیاریدا بایکۆتی هەڵبژاردن بکات لە کاتێکدا پارتی بەردەوامەوە حیزبە بووە جەختی لە ئەنجامدانی هەڵبژاردن کردوێتەوە بەلایەوە گرنگ بۆ پرۆسە دیموکراسیە لە هەرێمی کوردستانە هەبێت و پەکی نەکەوێت، بەڵام ئەمڕۆ بڕیاری دا بایکۆتی بکات. بۆ هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵ کاری کردووە لەسەر ئەوەی کە دەستێوەردان بکات لە کاروباری هەرێم بە هەموو شێوەیەکی، تەنانەت ئەو جومگانەی کە پێکەوە ژیانی ئاشتیانش لە هەرێمی کوردستان دەشێوێنێت بەوەی کە بڕیاریدا بۆ ئەوەی کە لە 100 کورسی 111 کورسی ببێ بە 100 کورسی پێکهاتەکان کۆتایان نەمێنێت و ئەمانە وەمە کێشەیەکی لە هەرێمی کوردستان دروست کرد. بەدەر لەوە میکانیزمی هەڵبژاردنەکان کە لێرە بەڕێوە بچێت بەو کۆمیسیۆنەی کە هەیە لەلایەن بەغداوەکە ئەنجام دەدرێتەوەمانە بە شێوازی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکانش لێرەوە جۆری تۆمارکردنی سکاڵاکان وای لێ کردووە کە گومان لەوە بکرێت کە ئەو کۆمیسیۆنەش بە ئاراستەیەک بێوێت هەڵبژاردنەکان یاخۆت ئەنجامی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بەرێت بەوەی کە پەرتەوازەییەک یان نایەکسانیەک لە هەرێمی کوردستان دروست بێ و ئەمە مای نیگەرانی پارتی دیموکراتی کوردستانە وەکو حیزبێکی دێرین لە هەرێمی کوردستان کە بەرگری لە بەها نیشتیمانیەکان دەکات. تۆ ناکرێت ئەمڕۆ لە لای خۆتەوە هەوڵی ئەوە بدەیت کە قوارەی هەرێمی کوردستان بە بەردەوامی بچووک بکەیتەوە و لە هەمان کاتیشا کار بۆ ئەوە بکەیت کە وەکو چۆنڵێنە هاوسەنگیەک لە هەرێمی کوردستان دروست بێت. ئەمە شتی مەترسیداری لێ ئەکەوێتەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان بەو بڕیارە دلێرانەی کە ئەمڕۆ داوێتی هەنگاوێکی زۆر باشە و بە دڵنیاییشەوە ئەمە ڕنگدانەوەی خواستی گەلی کوردستانە کە ئیتر چیتر ئەمە قبول ناکەین کە بەو شێوەیە قوارەمان بچووک بکرێتەوە. ئەو کارانەی کە لە ڕابردووە هەوڵمان بۆیدا و خەباتی کە ئێمە نزیکەی 100 ساڵە کارمان بۆی کردووە تۆ بێی بە هەوڵێک کۆتایی پێبێنی. لە هەمان کاتە ئەو دادگایی کە جەنابەت ئاماژەت پێی کردو ئەمڕۆ لە خودی عێراقیشە بووە بە جێگرەوەی دامەزراوەی جێبەجێکردن، بووە بە جێگرەوەی دامەزراوەی یاسادانان، تەنانەت خۆشی دیکتە ئەکە بۆ سەرۆک کۆمارش کە مەسەن بە چ شێوەیەک بڕیار دەربکات و یا بڕیار دەرنەکات. ئەمە کێشەیەکی گەورەیە. ئەمە لە حاڵەتێکە کە ئێمە هەمیشە باسی ئەوەمان کردووە کە لە ڕابردووە چەندین بڕیار کە ئەو دادگایە دەری کردووە سیاسی بووە بە ئاراستەی هەرێمی کوردستان بە نەفعی هەرێمی کوردستان نەبوو بەڵکو بگرێت دژ بە هەرێمی کوردستان بۆ. بەڵێ دکتۆر، هەر لە بەیاننامەکەی ئەمڕۆ پارتی هۆشداریە دات لاگەری کشانەوەی لە پرۆسەی سیاسی عێراق. لە ماوەکانی ڕابردووشە چەند جارێک باستەوە کراوە کە کۆڵەکەی سەرێکی حکوومەتی عێراق ئەومانەوەی حکوومەتی عێراق هەرێمی کوردستانە، پارتی بکشێتەوە وەکووا تاوا هەمووی کشابێتەوە، چونکە پارتێکی گەورەیە لە عێراقدا نەک تەنها لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە ئێمە لێرە لە سەرۆکایەتی هەرێمەوە چەندین نامە ئاراستەی ئەوێ کراوە بەوەی کە دەبێت پێداچوونەوە بکرێت بە میکانیزمەکانی هەڵبژاردنە و لە هەمان کاتیشە هەوڵی ئەوە بدرێت کە ڕێگری نەکرێت لە کۆتاکان بەو شێوەیە یاخۆت ئەو فرەبازنەیە کە دروست کراوە. ئەمانە تەمعەن لە لایەکی ترشەوە هەوڵی ترش هەیە کە هەرێمیە بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە یەکلاوەکەرەوە بێت بۆ ئەو بەرانەی کە با بڵێن نەیاری هەرێمی کوردستانن و ئەمە شتێکی باش نییە لە حاڵەتێکە. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە نامەکەی با بڵێن مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە ئاراستە کراوەوە ئێستا خوێندنەوەی بۆ دەکرێت چی لە عێراق و چی لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم بابەتانەی کە ئێمە ئاماژەمان پێ کردو ڕەچاو نەکرێت ئەو کاتە هەڵوێستێکی ترمانە بێ بەرامبەر بە هاوپەیمانێتی چوارچێوەی هەماهەنگی کە ئێمە پێکەوە لەگەڵیانە حکوومەتمان پێکهێناوە. بەڵێ دکتۆر، دەتوانی بڵین ئەگەری کشانەوە چارەسەرە کارتێکی فشاری باشە بەرامبەر حکوومەتی عێراق؟ خۆی بەش یەکێکە لەو کارتە فشارانەی کە دەکرێت لە هەمان کاتیشە ئێمە بیرمان نەچێت، یعنی ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی لە پرۆسەی
سیاسی لە عێراق بکشێتەوە ئەوە دەبێت پرسیار لەوە بکەین ئایا ئەو سیستەمەی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت ئەتوانێت بەردەوامی هەبێت خۆی ئەگەر بمانەوێت یان نەمانەوێ ئەو حکوومەتەی کە بەڕێ سوودانی پێکێهێنا بوو بۆ ماوەیەکی دیاریکرااو بوو بەوەی کە بتوانێت لە ئەو پەیوەندی کە ئێمە دروستمان کردبوو بەوەی کە لە ماوەی 6 مانگە بتوانێت یاسای نەوت و گاز دەربکە لە ماوەی 6 مانگە بتوانێت مادەی 140 جێبەجێ بکرا لە ماوەی 6 مانگە بتوانێت کێشەی شنگال چارەسەر بکرێ ئاوارەکان بگەڕێنەوە جێگای خۆیانەوە ئەمانە هیچی نەکراوە بێجگە لەوەش کار نەکراوە لەسەر بابەتی بودجەی هەرێمی کوردستان کە یەکلایی بکرێتەوە ئەمە هەمووی ئەو کێشانەیە کە ئەو حکوومەتە تا ئێستا چارەسەری نەکردووە و لە هەمان کاتشە دەبواە بەسەم پاش ماوەی ساڵێک هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بۆەوەی کە پەرلەمانێکدا بمەزرێ بەوەی کە با بڵێن سیستەمە سیاسەکە بە شێوەیەک بەرەو ئاراستەیەک بڕوە کە هەنگاوەکانی بەرەو دیموکراتیکردنی عێراق بێت و لە پاشاش هەرێمی کوردستان ببێ بە هاوبەشێ و هاوسەنگی هەبێت لە پەیوەندەکانە لەگەڵ بەغدای و لە هەمان کاتە کار بکرێت بەوەی کە سازان ڕەچاو بکرێت کە لە ڕابردووە ئەم سێتەوەرە گرنگیان هەبووە لە پێکهێنانی حکوومەت لە عێراق بەڵام بەداخەوە ئەم شتانە ڕەچاو نەکراوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان بە مافی خۆی دەزانێت داوای ئەو شتانە بکاوە لە هەمان کاتشە ئەو کارتە بەکار بهێنێت کە ئەگەر ئەوە بێت پرۆسەکە بەو شێوەی لێ دێت بەدڵنیاییەوە لە دیدی ئێمەوە پارتێکی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە حزبی یەکەمە لەسەر ئاستی عێراقشە لە ڕووی بەدەستهێنانی پێگەی خۆی لە بەغدا و لەسەر ئاستی هەرێمی کوردستانش گەورەترین حزبە ئەگەر بکشێتەوە لە پرۆسی سیاسی لە عێراق بەدڵنیاییەوە کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر پێکهێنانی حکومڕانی لە عێراق چونکە پارتی دیموکراتی کوردستان یەکێک بۆ لەوانەی بنیادگوزاری ئەم حکوومەت و ئەم سیستەمە سیاسی بووە لە پاش 2023ەوە طبعا ئەمە خوێندنەوەی بۆ دەبێت لەسەر ئاستی هەرێمی و نەودەوڵەتی. دکتۆر دەتوانین بڵێن دادگای فدراڵی بۆ بڕیارانەی هێندەی کێشەکانی قوڵ کردوێتەوە هێندە بۆتە بربەستێک لە بەردەم حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کە نەگەنە ڕێککەوتن هێندە پێتان وایە کێشەی چارەسەر کردبێت لە عێراق؟ ئێمە پێمان وایە دادگای باڵای فدرال کە دادگایەکی نادەستوریە بە حکمی ئەوەی لە پێش ئەم دەستورە لە سەردەمی پۆل برێمەر دامەزرێنراوە دەبواە با بڵێن ئەو دادگایە هەر خودی دادگاکەش هاوسەنگیەکی تیابێت بۆ نمونە هەرێمی کوردستان کە بە دوو دادوەر لەوێ حزوری هەیە کەمینەیە و ئەوان بڕیارەکانشیان بە ئیجماع نییە بەڵکو بە زۆری نییە کەواتە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی بەرگری لە مافی خۆت ئەمە وای لێ دەکات کە تۆ دەبیتە کێشەیەک بۆ دروستکردنی بیرۆکەی فیدراڵیت کە لە عێراق دەبواە بە شێوەیەکی تر بەڕێوە بچێت ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دادگاکە کە لە 2011ەوە با بڵێن زۆر کارا بووە بۆ ئەوەی کە ئەم جۆرە بڕیارە سیاسیانە دەربکە پاش ئەوەی کە بیرۆکەی ئەلکوتلە ئەکبەریان دروست کرد ئەوەی کە بۆ هۆکاری ئەوەی کە جارێکی نوری مالکی بێتەوە سەر دەسەڵات ئەمە لەو کاتەوە تا ئێستا بە بۆچوونی من بڕیارەکانی تا دێ دژ بە هەرێمی کوردستانە دژ بە قوارەی هەرێمی کوردستانە وەگەر پێی بکرێ قوارەی هەرێمی کوردستانش لە دەستور لا دەدا بۆ لە حکمی ئەوەی کە کەسێکی وەکو فایق زێدان نەیشاردەوە کە بڵێت ئێمە لەگەڵ ئەوە نین کە هەرێمێک دروست بکرێت و ئەمە شتێکە کە پێچەوانەی دەستورە لە حاڵەتێکە دەستور ئاماژە بەوە دەکا کە هەرێمی کوردستان و ئەو پارێزگانەی کە ئەمڕۆ بە هەرێم نەکراون دەتوان لە ئایندەیە هەرێم پێک بێنن یعنی کەواتە کارێک دەکا ئەو دادگای باڵایە بەوەی کە تا پێی بکرێت لەلایەن قوارەیەکی سیاسیەوە کە ئەمڕۆ بەداخەوە بۆ ئەجندەیەکی هەرێمی کار دەکەن بۆ ئەوەی کە ئەو جۆرێک لە مرکزیەت جۆرێک لە ناوەندێتی دروست بکەن چ لە پڕیار بێت چ لە دەسەڵاتی سیاسی بێت و ئەمەش طبعا قابلی قبول نییە لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە کە خەباتی کردووە بۆ ئەوەی کە بتوانێت لە چوارچێوەی عێراقێکی فدراڵە بە مافەڕەواکانی خۆی بگات لە ڕێگەی دەستورەوە بتوانێت ئەو بەهایانەی کە کاری بۆ کردووە بەدەست بهێنێت و ئەمەش وای لێ کردووە کە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان بە نوێنەرایەتی گەلی کوردستان و بەو بیرۆکە نەتەوەیی کە هەیەی قبول ناکات کە چیتر قوارەی هەرێمی کوردستان بچووک بێتەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە چ شێوەیەک ماوەڵە لەگەڵ مەقلێتێ بکات کە لە عێراقا هەیە یەکێک لە بنەما گرنگەکان لە دەوڵەتێکا دەستورە ئەمە پابەندی دەستور نابن هەندێک جار پابەندی هەڵبژاردنەکانیش نابن کە ئێستا مەسەر بۆ منە سەیری دۆخی کەرکووکەکەی ئەوان بە شێوازی تر مامەڵاکەن ئەستم شتێک لەلایەن گرنگ نەبی هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردنە لە عێراقیشە لە مای ڕابردووە بامان شێوە
مامەڵیان کردو زۆر گرنگی بە ئەنجامی هەڵبژاردن نادەن ئەبێت چی لەگەڵم عقلێتە چۆن مامەڵە بکرێت خۆی ئەم عقلێتە ڕاستەکەی عقلێتێکی بەرەو پاشەوە چوونی عێراقە و لە هەمان کاتشە ئەو کەمینەیە کە لە ناو شیعەیە هەیە و هەوڵی ناوەندێتی دەدات کار لەسەر ئەوە دەکات وەکو چۆن جۆرێک لە دیکتاتۆریەتی تایفەگەری یاخۆ شیعەگەرایی و بە نەفعی هێزێکی هەرێمی ئەنجام بدات و ئەمە لە کۆی گشتیە وەکو چۆنڵێ پرۆسەیەکە کە دش بە دیموکراتیەتە پرۆسەیەکە کە دش بە پێکەوە ژیانی ئاشتیانەیە لە خودی عێراقا کە بەو حسابەی کە عێراق مۆزاییکێکە فرەنەتەوەیە و فرە کولتورە و دەبێت پێکەوەیەک بپارێزرێت و ئەمانە و کارکردن بەو ئاراستەیە دەمانگەڕێنێتەوە بۆ ئەو سەردەمەی کە پێشووتر مەسەن پێش 2023 لە عێراقا تەواجودی هەبوو و ئەمە لەلایەن هەرێمی کوردستان و قابل قبول نییە چکە ئێمە بە شێوەیەکی ئارەزومەندانە چونێنتە ناو هاوپەیمانێتێکەوە لە عێراقا کە بۆ ئەوەی پێکەوە عێراقێکی نوێ عێراقێکی دیموکراتیدا بمەزرێنین ئەگەر بێت و بەو ئاراستەیە بڕوا بە دڵنیایی و گەلی کوردستان بڕیاری تری دەبێت. بەڵێ بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پێنجێنی و دەوڵەتیەکان لە ستۆدیۆ ئامادە بێ زۆر سپاس بۆ شتێکردنەوەکانتان دکتۆر. سپاس بۆ ئێوەش. سپاس.